بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێم بۆ ڕێگریکردن لاوردەکردنی ئۆتۆمبیلی لێدراو ئەو ئۆتۆمبیلانەی کە ئامەرجەکانی سەلامەتیان تێدا نییە کاریگەری لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان دروست کردووە. زۆربەی ئەو کاسبکارانەی کە مامەڵە بەو جۆرە ئۆتۆمبیلانەوە دەکەن بڕیارەکە نیگەرانی کردوون. بەنسبەتەن بڕیارێکی زۆر خراپە لەبەرەوەی پێش هەموو شتێک لە بەرژەوەندی خەڵکی فەقیرانیە. ئەمە یەک لەبەرەوەی ڕەنگە بڵێن بۆ سیارەیەک بڵێن ئۆتۆمبیلێک دێ سنترایەک ئەگەر کیلۆمەتر سەفر بێ نزیکەی 160 گەڵا 170 گەڵاکە بەڕەقەمەوە. ئەم سیارەیە دێت پارچەیەکی بۆیاغ ماسەفاتی زۆر لەو بەرزترە کوالەتی لەو بەرزترە. من ناڵێم هەموو سیارەکان چکە سیارەشی تایە کوالەتی خراپە. ئەم سیارەی ڕەنگە بەڕەقەمەوە 130 گەڵا 35 گەڵا 40 گەڵا کوێ ینی زۆر سعرەکەی کەمترە لەوەی کە سیارە سفرە. حکومەت ئەتوانێت شتیکە بکە ئەتوانێت لە باتی ئەوەی کە ئەم ڕێگریە بکە ئەتوانێت کوالێتەکان لە کوالەتی کۆنتترۆلی ئەو شتانە بکە مەسەرەن ئێرباک کۆنتترۆل بکە بڵێ ئەوی ئێرباکە مەزبوط ئیش نەگا نێڵێ بێتەم دیەوە. سیارەکە ئەگەر لێدران و یان حاسەیەکی بەقۆتی هەیە ڕووداوێکی زێر بەقۆتی کردووە نێڵێ بێتەم دیەوە. ئێتر ئەتوانێت لە کوالەتی کۆنتترۆل ئەم کۆنتترۆلی ئەم شتانە هەمووی بکە. بۆ ینی زۆر لە بەرژەوەندی خەڵکانیە کۆمەڵی خەڵکی زۆر تووشی زەرێکی زۆر گەورابن. ئەم کەسابەت و ئەم ئیشیکێکین لەسەر ئەم سیارانە کە ئەهات بە شێوەیەکی باش بوو بەڵام ئێسان بڕیاری دەرکردو ئەگەر پێداچوونەوەی بۆ بکات زۆر باشترە بێ. بۆ نمونە ئەم سیارانە بە کوالێتی کە بێڵە لە حدودەکان و داغڵ بێت ئەوە باشترە نەک هەرڕایگرێت و خەتەیکات و بۆنی ئەوە خەڵکانێکی زۆر ڕاستیت بوێ معیشەتەکەیان لەسەر ئەمەیە. با پێچەوانەی بەشێک لە مامەڵەکارانی ئۆتۆمبیل ئەو کەسانەی کە مامەڵە بە ئۆتۆمبیلی لێدراوەوە ناکەن بڕیارەکە با بڕیارێکی دروست دەزانن لەو ڕوانگەیەوەی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە جگە لەوەی زیانیان بە بازاڕی ئۆتۆمبیل گەیاندووە هاوکات نەبوونی مەرجەکانی سەلامەتی تیاندا ژیانی هەزاران کەسیان خستووەتە مەترسیەوە. داواکەم وەسارانی کە هەورداکرێت مەرجی توموتۆڵی تایبێت بۆ سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆ سەلامەتی هاوڵاتیان 100% زۆر باشە بەڵام وەکو جوڵەی کەسابەت خەڵکەکەیت ئەتیما دەکاتە سەری بڵێ سیارێکی مۆدیل پەرز پێە جۆ بۆ نە کوالیتەکەی بایشەنە. ئەگەر بڕیارەکە تەطبیقکرێت زۆر باشە لەبەرەوەی تو سیارێکێنی بەڕاستی ئەوانەی ئێمە ئەزانین چییە ناوەکە ینی ناوەکە نەزانین چییە نەیکڕیت. هیچ جوڵەیەکی ئۆتۆ بەرزبوونەوە بە سیارەوە نییە لەبەرەوەی هیچ کاریگەریکی لەسەر نێ بازار قوفڵە خۆی. لە ڕووی کوالەتی سیارەکەەوە هیچ کوالەتێکی نییە لە ڕووی ئێرباکەوە لە ڕووی سیارەوە ئەوان خۆیان بە دەعمکراوی خۆی سکرابە بۆ سکراب دایاناوە ئەمانەی هێنم بۆ دووبەی لە دووبەی ئەمان چاکەکەنەوە هێنم بۆ کوردستان لە هیچ کوالەتیەکەوە هیچ کوالەتێکی نییە. شتێکی باشەکرێ بەڵام تاخیر بووشتەکە بۆیە پێشتر کرایە. زۆر باشە ئەوە ڕایان گرتووە بەڵام فایدەی لە چی ینی بەڕاستی ئەوانەی دووبیانە میە نابۆیرە هیچ شتیان نەما. بڕیارەکە هەموو ئەو ئۆتۆمبیلانە دەگرێتەوە کە ئامەرجەکانی سەلامەتیان تێدا نییە. با پێی نووسراوێکی وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێم لە سەرەتای مانگی تەموزی ئەم ساڵەوە بڕیارەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و لەو ڕێکەوتەوە بە هیچ جۆرێک لە دەواازەکانی هەرێم ڕێگە باوردەکردنی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە نادرێت. مەریوانە بڵا کورسات نیوز سلێمانی.